ئازاری پشت بە سەبەبی ڕۆماتیزمە زۆرتر لە منتیقەی حەوزیانە ڕوو ئەدات. کاتێک نەخۆش دوودڵی تایە پرسیارەکە ئاخۆ و ئازارەی پشتی هۆکارەکەی ڕۆماتیزمیە یاخود مەسەلەی گرفتی بڕبڕەکانی پشت و گرفتی دیسکەکانە، ئەو کاتە ئێمە بە نمونە ئەتوانین هەنێک هۆکارین شتی پێ بڵێن کە خۆی بۆ خۆی تا ڕادەیەک بزانێ هۆکارەکەی کامەیە و هەنێکشی خۆی بۆ یەکلا نابێتەوە. ئەبێت ئێمە بە فەحسی سەریری و بە ئەشیعە و بە فحوساتی مختبەری بۆی جا بکەینەوە. لە هەرە باوترین ئەو نیشانانەی کەوا ئەکا کەسێک بزانێ کە ئەمە ئازاری پشتی هۆکارەکەی ڕۆماتیزمیە، مەسەلەی ڕەخبوونی پشتێتی لە بەیانیانە. کاتێک کە کەسەکە دوای فترەیەکی ئیسراحەت هەڵەسێت لە جێگەکەی سەیرەکەی گرفتی هەیە، ناتوانێ باش ئەم دیودی بکە، پشتی ڕقە، یعنی زۆر جار خۆیان ئەڵێن دوای شاوەرێکی گەرم یا دوای کەوتنە جوڵە باشتر ئەبن. بەعکسەوە ئەوانەی کە گرفتی بڕبڕەکانی پشت و دیسکەکانیان هەیە ئەوانە بە جم و جوڵ خراپتر ئەبن، یعنی هۆکاری ئەو جم و جوڵە بڵێم کەوا ئەکا خراپتر ببن ئەوەیە کە ئەوان مشکلەکە لە دیسکەکەیە یا لە تەسکبوونەوەی بڕبڕەکانە یا فەقەرەکانی شتونەتە سەریەک. بەڵام ئەمانی تر یعنی هۆکارەکەی هەوکردنە لەو شوێنە لە شوێنێک لە دیسکەکە بێ لە بڕبڕەکە بێ لە یەکێک لە جونگەکانی حەوزی بێ هەردووکیان ئەو کاتە بە دوای ئیسراحەتە خراپترە بێت. ئەو ئازاری پشتەی کە هۆکارەکەی ڕۆماتیزمەیە زۆر جار ئێمە لە کەسانێکە ئەیان بینین کە تەمەنیان گەنجە، خوار 40 ساڵە زیاتر لە 20 ساڵ بۆ 30 ساڵ تیانە دەرەکەوێت. بەڵام ئەوانەی کە هۆکارەکەی بڕبڕی پشت و مشکلەی دیسکەکان و کوکردنا و خەڵکاوە باوە پێڵێن ئینزیلاق و فەقەرات ئەوە ئەکرێ لە هەر تەمەنێکا بێت، بە تایبەتی کە تەمەنیان هەڵ ئەکشێ بە هۆکاری داخورانی جونگەکە سەوافان لە بڕبڕەکانە دروستە بێت، ئەوە لەوانی کە تەمەنیان زیاترە ڕوو ئەدا. بەڵام ئەکرێ هۆکارەکەی کرژبوونی ماسوولکەکان بێ، ئەکرێ مەسەلەی گرفتی دیسکەکان بێت لە هەر تەمەنێکە ئەمە ڕوو بدات. بەڵام وەک وتم ئەوانی کە ڕۆماتیزمین زیاتر لە تەمەنی خوار 40 ساڵیا ڕوو ئەدەن. یەکێک لە نیشانە باوەکانی ئەوانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە ئەوەیە کە ئازاری شەوانیان هەیە، بە تایبەتی لە بەرەبەیانە جاری وا هەیە کەسەکە لە تاو ئازاری پشتی خەبەری ئەبێتەوە. نیشانەی ترمان هەیە لەگەڵیان هەردووکیان، بە نمونە ئەوانەی کە مشکلەی بڕبڕەکانی پشتیان هەیە ئەکرێ ئازارەکە تەنها لە پشتیانە نەبێت، ئەکرێ لە لایەکی منتیقەی حەوزیانە بێ، ئەکرێ ئازارەکە بچێتە خوارەوە بۆ پەلەکانیان، سڕبوون، مێرولەکردن، ئازار هەر شتێک لەمانیان لەگەڵا بۆ دروست بێ. بەڵام ئەوانیش کە گرفتی ڕۆماتیزمیان هەیە هەروەکو ئەمان نیشانەی تریان لەگەڵی هەیە، ئەکرێ سووربوونەوەی چاوی لەگەڵی هەبێت، ئازاری چاوەکانی لەگەڵی هەبێ، ئەکرێ گرفتی ئازاری قەفەزەی سنگیان هەبێت، یا بە نمونە حاڵەتێکمان هەیە پێڵین ئینفیسایتس، یعنی شوێنی نووسانی کۆتایی ماسوولکەکان با بڵێن بەستەرەکان بە ئێسکەکەەوە هەو ئەکا. زۆر جار کەسەکە لێ بەیانیان کە هەڵەسم لە خەو پاژنەی پێم چژێری پاژنەی پێ بیا پشتۆی پاژنەی پێی یەکەم هەنگاوەکانی ئازاری هەیە، بەڵام دوای ئەوەی کە ئەکەوێتە جوڵە وردە ئەویشی باشتر ئەبێت. ئەمانە ئەکرێ ئازاری جونگەکانی تریان هەبێ لەگەڵ ئازاری پشتیان. ئازاری پشت بە سەبەبی ڕۆماتیزمە زۆرتر لە منتیقەی حەوزیانە ڕوو ئەدات، یعنی هەستەکەی وەکو پشتێنەیەک ئازاری هەیە زیاتریش لەگەڵ ئازارەکە تونبوون و ڕەخبوونی پشتی هەیە. بەڵام ئەوانەی تر ئازاری پشت ئەکرێ لەم لابێ، ئەکرێ لەو لابێ لە ناوەڕاستی پشتی بێ لەگەڵ حەوزی وەکو باسمان بچێتە خوارەوە بۆ لاقەکانی ئەو نیشانانی کە وتمان لەگەڵی ڕوو بدات. ئەمە بۆ نەخۆش جاری وا هەیە تۆزێک قورسە، یعنی بە تایبەت ئێمە کە باسەکەین بەیانیان کە هەڵەسن لە خەو پشتیان ڕق ئەبێ ماوەکەی بۆ ئێمە گرنگە. ئەوانی کە ئازاری پشتیان هەیە میکانیکەڵی پێڵێن وە سەبەبی فەقەرات و ئەوانی کە یعنی زۆر جار ئەکری ڕەخبوونی پشتیان هەبێ، بەڵام تقریبەن لە نیو سەعات تێ ناپەڕێ. بەڵام بە سەبەبی ڕۆماتیزمەیی نەخۆش هەیە ئەڵێت تانی وەڕۆم پێچێ، چەند سەعاتێکی پێچێ، زۆرتر یعنی لە نیو سەعات زیاترە. ئەمە کە دێن ئێمە لێیان ئەپرسین و کۆڵێ بۆ ئێمە تۆزێک ئاسانتر جاکرێتەوە، بەڵام بۆ نەخۆش قورسە و لەگەڵ یا هەنێ فەحسی سەریری هەیە ئەیکەین بۆ نەخۆشەکان و زائیدەن پێویستمان بە ئاشیعەی جاری وایە ئاسایی یا ئاشیعەی تەنووری ئەبێ لەگەڵ هەنێ فحوساتی مختبەری و بەوەی ئینشەڵا ئەگەینە نەتیجە بۆیان. سمارت وەرچەرخانە